پرسیاری 25مان هەیە لە پرسیاری 25 کەوانەیەکمان هەیە سالب سین توان دو هەمووی توان چار لەسەر سالب لە دەرەی کەوانەی کەوانە سین توان دو هەمووی توان چوار. لێرە چ دەکەین ئەو چوارەی هەم لۆ سین توان دووەکەی و هەم لۆ ئێرە چەندە سالب یەک. جارێک لۆ سین توان دووەکەی هەڕاستەوخۆ با بینووسینەوە ئێرە چەندە سالب یەکە ئەوە سالب یەک توان چەند توان چوار توان چار. سینەکەش بنووسینەوە لێرە بە هەمان شێوە جارێک لۆ سین توان دووەکەی بەڕام ڕاستەوخۆ جارانەکەین دوو جاران چار دەکاتە چەند دەکاتە هەشت. ئەو سالبێ لە دەری کەوانەیە کەواتە لەگەر هیچ نییە یەک سینەکەش ئەنووسینەوە لێرە ئەوە سین دوو توان لەسەر یەکتریە جارانەکەین ئەو توان چارە لە ئەو سالبەی نییە چونکە تەنها لە ئەو کەوانەیە دوو جاران چار دەکاتە هەشت یەکسانە. لێرە سین توان هەشتە لێرە سین توان هەشتە لەگەیەکتی ڕاستەوخۆ دەڕۆن چونکە دەڵێ چە یەک سینی دەنووسیەوە یەک سین توانی سەرەکەم خوارێ هەشت کەم هەشت دەکاتە سفر هەشتەکەش توان سفر دەکاتە یەک. لێرەش سالب یەک توان چار واتە ئەو سالب یەکەی چەند جار دەنووسیەوە چوار جار ئەوە سالب یەک ئەوە سالب یەک ئەوە سالب یەک ئەوە سالب یەک نێوانیان چییە جاران سالب جاران سالب موجب سالب جاران سالب موجب یەک جاران یەک هەر یەک ئەگە هەر نابەنەواشکە هەر کاتێک ژمارەی سالب توانی جوود بوو ئەو ئەنجام چ دەکا ئەنجام دەکاتە موجب موجب. باشە لێرە موجب یەکت هەیە لەسەر یەکەردەکەی مایتەوە ئەوە موجب یەک لە خوارێ چ مایتەوە سالب یەک سالب یەک. لە دابش هەمیشە لە دابش یەکسانە هەمیشە ئەگەر نیشانە جیاواز بوون یەک موجب و یەک سالب بوو ئەنجام هەمیشە چ دەکا سالب یەک دابشێک هەر دەکاتەوە یەک. پرسیاری سیونۆمان هەیە پرسیاری سیونۆ یەکسانە پرسیاری سیونۆ کەرتەکەی دەنووسینەوە ئەو توان چارە جارێک لۆ سالب سێکەی جارێک لۆ سینەکەی سالب سێ توان چەند توان چوار سین توان چەند سین توان چوار. لە خوارێش سالبەکەی دەنووسینەوە کەوانەکەی پێویست ناکە سێ سین توان چوار یەکسانە. بە هەمان شێوە سین توان چار ڕاستەوخۆ کورتکەوە پێویست ناکە بینووسیەوە هەر کاتێک ژمارەی سالب توانی جوود بوو ئەنجام چ دەکا موجب موجبەکەش نانووسێتەوە سێ توان چار دەکاتە چەند واتە سێکەی چەندە جارانی خۆی دەکەوێت چارجە دەکاتە هەشتا و یەک لەسەر چەند لێرە چمایتەوە سالب سێ. گوتم هەر کاتێک نیشانێک موجب و یەک سالب لە دابش ئەنجام هەمیشە چ دەکا سالب هەشتا و یەک دابش سێ دەکاتە چەند دەکاتە بیست و هەفت.